عادات دنگدی زمان خوب فرش بو پاره زۆر عاجزم لێیە لەزەردیان لە سەڵ وەڵا وایە ئەی بادیژی والله يكد بدل من بخوينا هكا پارتی بەسترانی کرد ولا ترحيب وجه خەڵکینە کێ بەهێزە بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە قەڵای کەرکووکم ئەو شارەی پرسەکەی چەندین ساڵە یەکلای نەبووتەوە و هێشتا ماویەتی یەکلای ببێتەوە لەم شارە هەموو شەقامێک ڕەنگێکە هەموو ماڵێک بوچوونێکە و هەموو دەنگێک هێزێکە لە کەرکووک دوو ململانێ زۆر بەهێزی هەیە ململانەیەکی نەتەوەییە لە بینی کورد و عەرەب و هەندێک جار تورکومان ململانێ دووەم لە ناو کورفوویەتی لە نێوان پارتی و یەکەتی و پارتی کە کێ بەهێزە من هیویدار ئەحمەد هاتووم لە کەرکووک بۆی بزانم کێ بەهێزە والله هیچ صاحب وعد من هیچ بۆ کوردایەتی نایکەن بۆ کۆ نایکەن ئەدینە کوردە کشی لۆ گیرفانە وانیە و دەڵێن وانە دەڵێن بۆ کوردەکەین و شەڕەکەین لۆ گیرفانە ڕۆخوا حافیزە عاجزیژێ زۆر عاجزم لێیە لۆ لە زەردیان لە سەڵ لە هەمووی لە هەمووی سەربێ چێنشت لەگە پارەیە عام کێ لەگەڵ پارەیە بۆی پارە دەدەنگدی پارە دەدەنگ هەم نادەی ئەوەی پارە بدا هەروەڵا برم لەگە پارەیە برام بخوا پارە عادات دەنگدەی پارە نادە دەنگ نییە بەناوخوا حزب دعوە بێ پارە بدا دەنگدەم من قەدڵ دای پارە ئیسان دەبێ مەبدەی هەبێ وانە هەتوڵی ناوەڵا وەرم مەبدەی براکە کوردایەتی خۆم نەبوو پارە بۆ هەموو دنیا نایفرۆشم ها ببینە گەنجی وەرە تەنحەیە بۆچی خەڵک چۆن زمان خۆی ڕاستە زمان خۆم فرۆشم بۆ پارە ناوەڵا دەبا عەرەبێ بێ بڵێم زمان خۆمم فرۆشم بۆ برام کوردایەتیەکە سەر دێن وەڵای ملی ببڕە لە دوانایکدا ئەو انتخابات دەکرێتن دەنگ بە کێ دەدەیت وڵی دەنگ بەو کەسەیە دەم عەدالەت بێ لەگەڵ ملەتی کووردا کێ بەهێزە لە کەرکووک کێ بەهێزە لە کەرکووک کێ بەهێزە لە کەرکووک هیچ هێزێکی وا دیار نییە جارێ بەهێز بێ لە کەرکووک جارێ نادە چون هەتاکو ئێستاکە کەس هیچی نەکردو بۆ شاری کەرکووک دەڵێن زۆریش کراوە کام بەس بۆم بدۆزەوە بڵێ لە ئالێرەیە ئەویشە جوانە کراوە ئێستا ئەو خزماوەتی کاکە کێ پارە بمداتە دەنگ بۆ نا وڵی من خۆم نافرۆشم بۆ پارە من سەربەرزی ملەتی کورد مەوێت پارتی بەێسترانی کرد هەردووچیان بەهێزن بۆ هەموو کەسێک دەنجی خۆتان بکەنە سەر نەکەن کاتان مەسووتێنن چونە گونەحبارە بن لە ڕۆژی قیامەت لەبەر ئەوەی کورد مەسەلەیەکی هەیە ئەڵێ ڕێوی لە کونی خۆی هەڵگەڕێتەوە گەڕە بێ یەکێتی لە کەرکووک بەهێزترە شەش کورسی گێری شەش ئەوە چیەوە سلام علیکم لە کەرکووک شەڕ هەیە لە بینی عەرەب و کورد لە ناو کوردیش بینی پارتی یەکێتی لەسەر دەنگ بە کێ بدرێ باشترە لە ناو کوردەکان دەنگ بە عەرەب هەنادەی ئەوە زۆرێ ئەوە حەسم ئەوە خەڵ یەکەم تێپەردین لە ناو کورد کێ بەهێزترە دەبێت کێ بەرگیری لە کورد دەکرێت لە کەرکووک دەکرێت لە ناسنامەی کەرکووک خەڵکەکەیە یەکێتی هەرچی بکات هەلەگرێتە خەڵک لێ پارتی هەرچیکە هەلەگرێتە لە کەرکووک وایە دەڵێنەوە ئەو خەڵکە منسف نییە چۆن پارتیویەکەتی شەڕیان کردووە شەهیدیان داوەتەوە بوو کەرکووک خۆ پارتیویەکێتی خەڵ کەرکووک هەم پارتی و هەمێکێتیە خۆ ئەوەی پارتی یانی چی سەمەسان خەڵکەکەی پێشمەرگەی پارتی بووە هەر پارتیە وەر پارتی ئەیەکێتیە
أبركان يكفي خوي بارتيا حقك لك إذا أنا قل أخذ ما كيش يجي أو يكدينا أنا والله أنا أما باردينا برا أوي جدي أمس آخر أقصى كان ريباني شغال أنا والله ما محافظين أنا والله درجك محافظة أو أنا في شو أنتوا ما كان ريبان ما بارك زوري كيت يا زور باري بينك والله ده لا عشان أواني والله واعي والله يباكم والله يباكم هو إيش كان لا والله واني والله واعي بويا والله واعي سيدي هيك بيجي أي بارتي شكل إذا حالي أي دوان يقرأ يا عم عايز سكت يا تو كساني شانك أما دوان البيك ودانشنا ناساسي أو فاردي بس هو جزار شرعي شو ناساسي البيك يا والله إذا دوان لم يعمل عارف دوان بيك ودانش أو فاردي بيك ما دوان بيك وناساسي بدون حس جاكوري لك والله بحياتي ما أنا بيك وناساسي إذا تو بحث محافظة جاي دكتور نسبتي صدق قبل الوطن أنا وقت سيحة سيكي تركن سيحة والله بدي أملك سيحة الله نجمدين الربار بارش والله بدي أمشي شيء كركوك رزباني كده كركوك والله يشك بدي أنا والله بلا أي شيء ما شكل راسي سيحقي ايلوتي والله دكتور نجم الريبارة قشطة حسابيني هذا الريبارة مسألة الريبار يا ماما سيدة قريب خم يا كتيب بدهم شيء والله يا كتيب الريبارة كده شكل سلام تعالى الريبار تاني إن يكل دكتور نجم الدين كذا قالوا يا كتيني أوبا تسوين بعض بحموت مرتا ناس أسيب أخسي حقنا قال مش أخسي حقه بدنا لملم خلينا حقنا ملم لرش بقى خلينا حقنا يا تواباتي شو نشينا يا كتير أبو يا كتير هذا شو تهديد يا كتير كاكا استوى هالبجارتني لا بيشي ياسطا اگر جابونا والرويدادي سانا وينقول قليتان هيا كبارتي كتي جابونا توا كل زاري كذا پارتی ناتوانێت بەبێ یەکێتی لەم شارە هیچ شتێک بکات یەکێتیت هەماشەی ئەمان چەنای چەند ساڵە هەروە بکات هەردووچانی یەک هێزن ئەبێ ئەم شارە بەرمەدە جیاببوونەوەی یەکێتی و پارتی لەم شارە بۆ ئێمە سەرێرە چونکە بەنێتەوەی زۆرمان ئەم کار بکەین بەتوا بەیارەتی لە کاتی ڕاکان جمهوریەوە تا ئێستا لەوەیە 50 ملیۆن عەرەب لە جنوب هاتبێ هەمووشی کارتی زانیاری بۆ کراوە لە کاکووندا لەبەرەوەی پارتی کدی یەکنین بەس قسمەتت کات لەبەرەوەی ئەوە زەرەرە بۆ ئێمە ئەم شارە پڕ بووە نەتەوەی جیاواز ڕاستە کوردی زۆرتێ بەڵام ئەگەر پارتی لەم کاتە ناسکێ جابێتەوە دەکەی گەورەی بۆ کرد ئەو پیاوەیە چێتی هەر لەگەڵ ڕزم وەجەلالو لەم پارتی وەکو حزب ئێمە دەنگ بە دەنگ بە حیزبەکان خۆمانە دەین بەڵام ئەو قڕایی جەناب پرس جوانە باشە بەڵێ ئەگەر چەند یەکگرتو بن بۆ ئێمە باشە بۆ ملێتەکەی باشە لە شارە ئێستا دەنگ بەم هەڵبژاردە دەنگ بە پارتی کەدی دەدەن بۆ یەک بگرن یان هەرێک بە کەیفی خۆی كاك محمد زايتي ام هم الشارع ئەوە مخەقێسە کۆبووتەوە نكم خمقالم ام شارع هم يداوا على بارتي ويجيتي كان يك ناك في الشارع اساني بومبل يك حقيقه يا بارتي لم شارع اگر وقت يجيتي دنگكاني مستوانا كاتوا قد امانني خصبت بالشارع هتاكو دنجي كان بخصبت بالشارع ناقي يعني یەکشت فێرە پارتیان هێشتێ قبوڵی ناکات واگو چی وەکو ئەوەی نایە لەگەڵ هەوازەکەم بۆ هەمویانکە کەسی هەندێک ماسۆ بێ لە کەرکووک بە پارتی نادرێت بۆ نمونە نایە حەزی شعبی دەست بەسەر مەخڕە بگرێت تەعدای لێ بکات زۆڵی لێ بکات هەندێک شتێ قبوڵی ناکات ژینە بۆ نایەتە کەرکووک وەکو هێزی هەیە وەکو دەسەڵاتی وەکو پەرلەمانی هەیە من وەز بێ بۆ قسەکەی خاڵۆکراوە هەندێک شتێ قبوڵی ناکات ئەوە بۆتەوە کار کە ناتۆ بۆ کەرکووک وەکو یەکێتی دەسەڵاتی نەبوو لە شارەکە ئەژینا خۆ بۆ نایە ئێمە لە کەرکووکە بەستراوینەتەوە بەیەکەوە هیچ حزبێک نییە باڵا دەست بێ بڵێن من یەکم ڕقەمیەکم لە کەرکووکە بە هەڵبژاردن بڵێ ڕقەمیەکە بەس دەسەڵاتی دایرەکان 132 مەجاریتیانە لە 2017ەوە دایرەکانی کەرکووک 132کەی کورد نەماوە بەرزانی ڕەحمەتی شۆپنێت ڕێگەیان لەگەر ڕێزمە چاکانی بەلا مستەفای ڕەحمەتیان لەبیر کردوەندێکە حەزم بزانی تێگەی چون و دیان قوربان پارەی شۆپلەکە دەتی نارەکەزە که وەڵی پارەم پێ نییە بزان لە مالیە تێگەی ئەو گیرفانی نەبوو بەس ئێستاکە لە مالیەکەوانێت گەورێت
توسیمان مەلایەتیمان ناوێت حەزمانە کەوامان بێنی لە شارێ لەم گفتوگووە دەرکەوت زۆربەی کوردانی کەرکووک لە نێوان پارتی و یەکەتی بەقوولی دابەش بوونە بۆ ئەوی دەربکەوێت کێ بەهێزە ئەمە لە ڕوژی دەنگدان لە کاتی دەنگدان دەردەکەوێت ئەمە بەرنامەی منە هێشتا ماویەتی دەربکەوێت لە کەرکووک کێ بەهێزە.